سلامتان لێبێ لە ئێوەی ئازیزش پیرۆست لە تەواوی بینەرانی کورسات پیرۆست ئێرە نزیک قەڵای کەرکووکە ئەوەی کە لە پشتیمەوە دەبێت ئامادەکارەکانە کە بۆ بەڕێوەچوونی جەژنی نەورۆز لە کەرکووک ئامادەکرێت دیارە جەژنی نەورۆز هاوکاتە بە یادی ڕاپەڕینی کەرکووکە لە ساڵی 1990 ئەنجام درراوە کە دەبینێ من دیمەنەکان لە پشتیمەوە ڕوونە کە ئامادەکارەکان هەیە ئەمڕۆ هەم هێزی ئەمنیە شوێنەدا بڵاویان پێکراوە بۆی کە لە ئێستاوە جڵەوی تەواوی ناوچەکە بگرنە دەست بۆی کە هەر ئامادەکاریی ئەمنی بکەن ڕێگر بن لە هەر دەستێک کە بێوێت ئەمنێکی ئەم ناوچەیەوە ئەمنێتی ئاهەنگی ئەمڕۆی کەرکووچەکان تێک بدات و لەلایەکی تریشەوە ئەم دەستکراوە بە پاکردنەوەی تەواوی ئەم شەقامانی کە لە دەوروبەری قەڵای کەرکووکان چونکە ئەمڕۆ خەڵکێکی زۆر ڕوو لەم شوێنە ئاکات بڕیارە لەگەڵ حزب لایەنە کوردستانەکان بەشدار بن لە کردنەوەی ئاگری نەورۆز و یادکردنەوەی یادی ڕاپەڕینی خەڵکی کەرکووک لەسەر قەڵای کەرکووکش دەبینم کە مەشخەڵ ئامادەکراوە یعنی ئەو دارانی کە بڕیارە ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووک بسووتێنرێت ئامادەکراوە بڕیارە حزب لایەنە کوردستانەکان سەعات 4 مەشخەڵی یادی ڕاپەڕینی کەرکووک و نەورۆز بە هەمان شێوە پێکەوە بکەنەوە ئەمەش وەکو نەریتێکی لاتۆ ساڵانە لە کەرکووکە ئەم یادە لەلایەن حزب لایەنە کوردستانەکانەوە بێکەوە ئەنجام ئەدرێ بۆی کە بیسەلمێنن و بۆ هەموو لایەکی ئاشکرا بکەن کە لایەنە کوردەکان لە کەرکووک یەکدەستن دەیانەوێت بۆ هەمیشە لە کەرکووکە پێکەوە کار بکەن ئەم ساڵیشان یادەکار بۆ جۆرەیە هەرچەندە لە سەرەتادا وا بڵاویان کردەوە کە لە کەرکووک هیچ ئاهەنگێک بەڕێوە ناچێت وەکو ڕێزگرتنێک لە مانگی ڕەمەزانی پیرۆز تەنها مەشخەڵی نەورۆز و یادی ڕاپەڕینی کەرکووک لەسەر قەڵا دەکرێتەوە حزب لایەنە کوردستانەکان پێکەوە بەشداری یادەکاتن بەڵام ئەوەی کە من زانیاریم هەیە خەڵکێکی زۆر خۆی ئامادە کردووە کە لەگەڵ حزب لایەنە کوردستانەکانە بێنە ئەم شوێنە و بەشدار بن لە یادکردنەوەی نەورۆز و یادی ڕاپەڕینی کەرکووک بۆ پێی ئامادی دوو یادی زۆر گرنگن بەنسبەت خەڵکی کەرکووکەوە دیارە ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە شوێنەکانی دیکەوە زانیاریمان دەستکەوتووە تاکو ئێستا هەزاران کەس خۆی ئامادە کردووە کە ئەمڕۆ بێن بەشداری لە یادی ڕاپەڕین و نەورۆزی کەرکووکدا بکەن.